هەبووە ڕێکەوتنی نێوانێکێتی گۆڕان بەشی یەکەم هەردوو لا پابندن بە جێبەجێکردن و پەرەپێدانی ئەم ڕێکەوتن و پەرەپێدانی زیاتری دۆستایەتی و پەیوەندیەکانی هەردوو لایەن و دابینکردنی هەلومەرجی لەبار بۆ پاراستنی دەستکەوتی سیاسی و یاسایی و ئابووری و کۆمەڵایەتی خاڵی دووەم هەردوو لا پابندن بە پێویستی دەزانن سیستەمی سیاسی پەرلەمانی کوردستان و ئەم سیستەمە بە گونجاوی ئەنی سیستەمی سیاسی سیستەمی پەرلەمانی بە گونجاو دەزانن و ئەم سیستەمە بۆ قۆناغی ئەمڕۆ بە باشی دەزانن کە سەرۆکی هەرێم لەناو پەرلەمانەوە هەڵبژێرێ و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لێبسراوی ڕاستە و خۆی دەسەڵاتی جێبەجێکردن دەبێت واتە سەرۆکی هەرێم لەناو پەرلەمانەوە هەڵبژێدرێ و سەرۆکی حکوومەتیش دەسەڵاتی جێبەجێکردنی تەواوی دەسەڵاتەکانی هەبێت مادەی سێم ئەڵێ هەردوو لا پابندن بەکارکردن بۆ هێنانەدی دەستورێکی دیموکراتی و مەدەنی کە مافی هاوڵاتیان و ئازادیە گشتیەکان و مافی پێکاتە ئاین و نەتەوایەتەکان و سەروەری یاسا و جیاکایی دەسەڵاتی هاوسەنگی نێوانیان و دەستا و دەستکردنی ئاشتیانی دەسەڵات دەستەبەر بکات. خاڵی چوارەم هەردوو لا کۆکن لەسەر چەسپاندن و پەرەپێدانی سیستەمی ناوەندی کارگێڕی لە کوردستاندا بە شێوەیە کە ئەنجومەنی پارێزگاکان دەسەڵاتی تەواوی کارگێڕی و دارایی و تەکنیکیان هەبێت بۆ ڕایکردنی کاروباری پارێزگاکان و ئەمەش دەڕێگەی هەموارکردنی یاسای ژمارە 3 ساڵی 2009. خاڵی پێنجەم مادەی پێنجەم یەخستنی پەرلەمان و درێژەکێشانی ئەم پەخستنە بۆتە هۆی لەکەدارکردنی پرۆسەی سیاسی و سەروەری یاسا لە هەرێمی کوردستان بۆیە هەردوو لا کۆکن لەسەر دەست بەکاربوونەوەی پەرلەمانی کوردستان. مادەی شەشەم هەردوو لا کۆکن لەسەر هەردوو لا کۆکن و لەسەر پێویستی ئەنجامدانی چاکسازی سیاسی و یاسایی و ئابووری و دارایی و کارگێڕی و بەمەبەستی چارەسەکردنی ڕیشەی ئەم کێشانەش کە ئەمڕۆ هەرێمی کوردستانی گردوتەوە ئەمەش بەویستێکی سیاسی ڕاستەقینە و حکومڕانی باش و سەروەری یاسا کار و دامەزراوی دێنەتە دی. خاڵی حوتەم هەردوو لا کۆکن لەسەر گرنگی حکومڕانی دامەزراوی لەسەر بنەمای شەراکەتی ڕاستەقینە لە نێوان لایەنە سیاسەکاندا و پشت بە ئەنجامدانی هەڵبژاردنە گشتیەکان. مادەی هەشتەم سەبارەت بە کارتەکانی پەروەردە و خوێندنی باڵا و تەندروستی و دڵنیایی و کۆمەڵایەتی و گشت کەرتە خزمەتگوزارەکانی دی هەردوو لا پابندن بە ئەنجامدانی چاکسازی پێویستە لەو بۆراندا لە پێناوی زیاتر خزمەت بکرێت ینی پێویستە چاکسازی زیاتر لەو بۆراندا بکرێت و خزمەت بە هاوڵاتیان بکرێت. مادەی نۆیەم هەردوو لا جەخت دەکەنەوە لەسەر گرنگی کۆتایهێنان بە پاشماوە و سیماکانی دوو ئیداری لە هەرێمی کوردستان و دروستکردنی یەک ئیداری لەسەر بنەمای حکومڕانەی دامەزراوەی. مادەی دەیەم لە کاتێکدا کە هەردوو لا پابندی خۆیان بەڕەوایی شێوەکانی ڕادەبڕینی مەدەنیانە دەکەنەوە ڕێوشوێنەکانی خۆپشاندان و مانکردن بە شێوەیەکی خەباتی دیموکراسی جەماوەری بەڵێ من ئەگەر بکرێت گرنگترین ئەو خاڵانەی کە لە ڕێکەوتنەکەدا هەیە بۆمان بخوێنیتەوە. باشە بەشێکی تری تایە باسی مافی سەربەخۆیی و ڕیفراندۆم دەکات. مادەی یانزەیەمە ئەڵێ هەردوو لا کۆکن لەسەرەوەی کە مافی چاری خۆنووسین و سەربەخۆی مافی چاری خۆنووسین مافی گەلی کوردستانە و پێویستە ئامادەکاری هەموو لایەنێ بۆ بکرێت بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم ئەم بابەتێکی نیشتیمانی و دەبێت پەرلەمانی کوردستان لەبەر ڕۆشنایی بەرژەوەندی باڵەکانی گەلی کوردستان یەکلای بکاتەوە. مادەی سیازێ باسی دەسەڵاتی دادوەریەکە هەردوو لا پابندن و بە پێویستی سەربەخۆکردنی تەواوی دەسەڵاتی دادوەری و دادوەرەکان و لە ڕووی وەزیفی و دارایی و کارگێڕی و زیاتر کاراکردنی دەستگاکانی داواکاری گشتی و کۆتایی و ئەنی زیاتر مەبەستیانەوەیە چاکسازی بکرێت لە دەسەڵاتی دادوەریدا. مافی سەربەخۆیم باس کرد جارێکی تر شوانەوەی باسم کرد کە من ئێستا لە مۆبایلەکە مایە زۆربەی خاڵەکانم خوێندەوە و دقی کۆمەڵشتی تری ماوە پەیوەندی هەرێم لەگەڵ حکوومەتی فیدراڵ باچەوەلەکە هەردوو لا کۆکن لەسەرەوەی بە پێویستی دەزانن دۆزینەوەی چارەسەریی گونجاو بۆ کێشەکانی نێوان هەرێم و حکوومەتی فیدراڵی لە ڕێگەی دیالۆگەوە لەسەر بنەمای بەرژەوەندی نیشتیمانی نەتەوایەتەکان. مادەی 14 هەردوو لا پابندی خۆیان بە گەڕانەوەی کەرکووک و ناوچەدابڕاوەکان بۆ سەر هەرێمی کوردستان و دووپات دەکەنەوە و یەکلایکردنەوەی کێشەی سنووری کوردستان بە ئەرکی نیشتیمانی نەتەوایەتی دەزانن. هەردوو لا پابندن بە کارکردن و بەکارکردن و بەجێبەجێکردنی مادەی 140 و دەستوری عێراق.
بەشی شتێکی تیا باسی فراکسیۆن و تیمەکانی حکوومەت دەکات ئەڵێ هەنگاوی یەکەمی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە دروستکردنی ئیتیلافێک واتە هاوپەیمانیتێک دەبێت بۆ فراکسیۆنەکانی هەردوو لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکان واتە هاوپەیمانیتێک دروستەکە لە نێوان هەردوولا خاڵێکی تری ئەم ڕێکەوتنە ڕێگا بە هەردوولا دەدات بە لیستێکی هاوبەش بەشداری لە هەڵبژاردنە گشتەکانی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمانی عێراق بکرێت خاڵێکی تری تایە باسی ئەڵێ ئەم دەقی ئەم ڕێکەوتنە ئەڵێ دەقی ئەم ڕێکەوتنە بڵاو دەکرێتەوە بۆ ڕای گشتی ڕەنگە کۆمەڵی خاڵی تریشی تێدا بێت پەیوەندەکانی دەرەوە باواسی ئەمەش بۆ بکەم ئەڵێ پەیوەندەکانی دەرەوە هەردوو لا کۆکن لەسەر بەدامەزراوەیکردنی پەیوەندەکانی دەرەوەی هەرێم لەسەر بنەمای هاوسەنگی لەسەر بنەمای هاوسەنگی بەژۆندی نیشتیمانی بە خستنی یاسا باسی ئەوە کاکە گەلی خاڵێک تری شتە باسی هێزەکانی ئاسایشی ناوخۆکە سەبارەت بە هێزی پێشمەرگە و هێزەکانی ئاسایشی ناوخۆ و ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان هەردوو لا کۆکن لەسەر بەدامەزراوەیکردن و بە پیشەیکردنیان پشتبەسن بە یاسای حیزبەکان و یاسای وەزارەتی پێشمەرگە و یاسای وەزارەتی ناوخۆ و یاسای ئەنجومەنی ئاسایش و هەر یاسایەکی تر پەیوەندیدار ئەویش بە هەموارکردنەوەی ئەو یاسایانە دێت و بە هەموارکردنەوەی یاساکان باسەکە شوانە من باسی کەرتی نەوتم ماوە کەرتی ئابووری و نەوت سەبارەت بە کەرتی ئابووری و نەوتی هەردوو لا کۆکن لەسەرەوەی نەوت و گاز و کانزاکان و سەرچاوەکانی تری داهات مڵکی گشتین و دۆزینەوە و دەرهێنانی بەکارهێنان و بەڕێوەبردن و مامەڵەکردن پیانەوە شێوازێکی شەفاف دەبێ وەربگرێت لە ڕێگەی دامەزراوە من محمود چگانی ناتی دیگەل مەدا بووی گەلک سپاس بۆی زانیاریان